ڕەن دەچینەوەی تەوەری سێمی بەرنامەکەمان دیارە برارە ئەمڕۆ کارەکانی هەفتەوە چوارەمینی فستیڤاڵی کانی سینەمایی دەست پێ بکات کە تاوەکو ڕۆژی هەفتەی ئەم مانگا بەردەوام دەبێت و تێیدا چەندین فیلمێکی سینەمایی جیهانی نمایش بکرێت کە ڕکابەری دەکەن لەسەر بەدەستهێنانی چلە خوورمای ئاڵتۆنی لە بوارەکانی دەرهێنان و ئەکتەر و سیناریۆ و هەروەها چەند بوارێکی تر کە تایبەتە بە بەرهەمهێنانی فیلمی سینەمایی. بۆ ئەوەی زانانی زیاتر وەربگرین ئێستا لە ستۆدیۆ ئاکام ئەنوەر بێژەر و ئامادەکاری هەواڵی هونەری لە کەناڵی کورسار نوێز لەگەڵماندایە. ئاکام سڵاو لێ بێت دانی باش چاوان سڵاو ڕەن سڵاو بەڵێ سپاس بۆ دەرفەتە سپاس بۆ تۆش ئاکام فستیڤاڵی کان دەست پێ دەکات دەمێ پێمان بڵێت فستیڤاڵی کان کەمێک بە بینەرانی یاخود بەبیریان بهێنینەوە و زەناری زیاتریان هەبێت لەسەر فستیڤاڵی کان و هەروەها شێواز و ڕەوەسمەکانی بڕێوەچوونی فستیڤاڵەکە ئەم ساڵ چۆن دەبێت دیارە بۆی ڤایرۆسی کۆرۆناوە پار بە شێوازێکی دیکە بوو بەڵام ئەم ساڵ ڕەنگە ڕێکارەکان کەمێک ئاسانکاری بەخۆ بینی بێت. جاتۆ چاوان بەشی لە زانیارەکانەوەی ئیتر نازان بۆ متان بانگێشر دەستان خۆش بێ دڵنیامشی زیاتر لە سپاس بۆ دەرفەتە دووبارە فێستیڤاڵی کان پاشەوەی فێستیڤاڵەکانی تر ساڵانە شێوازێکی تایبەت بەخۆی هەیە بەڵام وەک خۆت ئاماژەت پێە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا ساڵی پار بەڕێوە نەچوو هەر ئەمەش بوو وای کرد کە سەرجەم کارەکان جارێککە پێداچوونەوەی بۆ بکرێت و بە پێ ڕێکارە تەندروستیەکان ئەم ساڵ فێستیڤاڵەکە بەڕێوەچێت کە ئەمڕۆیە بەڵام خۆی فێستیڤاڵی کان ساڵانە لە مانجی ئایارە بەڕێواچێ ئەم ساڵ کەوتۆتە مانجی حوتەوە هەڵبەت هەر بەهۆی ڕێکارەکانی تایبەت بە ڤایرۆسی کۆرۆنا سەرەتای فێستیڤاڵی کان لە ساڵی 1939 یەکەم خول بەڕێوەچوو دوو ڕۆژ بۆ دوو ڕۆژ و نیوی خیان لە ڕۆژی سێمەکە و کات جەنگی جیهانی دووەم سەریاڵە ناچار بوون فێستیڤاڵەکە ڕاگرن لە دوای کۆتایاتنی جەنگی جیهانی دووەم لە ساڵی 1946 جارێککە و بە فۆرمێککە بە شێوازێکی نوێ فێستیڤاڵی کان سەر لە نوێ کارەکانی دەست پێ کردەوە بەڵام جارێککە لە ساڵی 1948 وەستا دوای ئەوە دەستی پێکردەوە دیسان لە ساڵی 1950 وەستا بەڵام هۆکاری ساڵی 1950 بۆ نەبوونی سپۆنسەر بۆ فێستیڤاڵەکە بوو کە ئەمە وای کرد لەو ساڵەیە ڕابگیرێت دواتر فێستیڤاڵەکە دەستی بەکارەکانی کردەوە جارێکی تر لە ساڵی 1968 وەستایەوە ئەم وەستانە هۆکاریە بوو حەزەکەم بۆ بینەرانی ئازیزی ڕوومکەمەوە لە ساڵی 1968 شۆڕشی خوێندکاران لە فەڕەنسا سەر هەڵەیەت کە سەرچاوەکەشی ئەو کات لە بەشی فیلمسازی بووە شۆڕشی خوێندکاران ئەمە ژوای کردووە فێستیڤاڵەکە دیسان کارەکانی ڕابوەستێت و هۆکارەکەشی ئەوە بوو لەو کاتەیە ژان لۆ گۆدار کە بە نەوەی شەپۆلی نوێی فەڕەنسادا ئەرێ فیلمێکی لە فێستیڤاڵەکە هەیە بە هەمان شێوە ترۆفۆش ئەوان لە فێستیڤاڵەکەیەنە دەرەوە وەک پشتیوانیەک لە خوێندکارانی فەڕەنسا ئەو ساڵش فێستیڤاڵەکە وەستاوە بەڵام لە دوای ساڵی 1968ەوە فێستیڤاڵەکە نەوەستاوە تاوەکو ڤایرۆسی کۆرۆنا کە پار هۆکار بوو ڕێگر بوو لەبەر دەم ئەوەی کە بەڕێوە بچێت ئەو ڕێکارانە چین کە گیراوەتە بەرچکە ئێستاش ڤایرۆسی کۆرۆنا هەر بەردەوامە ئاکامیانی بەدڵنیایی وەکو تۆ یعنی لەبارەوە خوێنوتەتەوە و بە دوواداچوونە بۆ کردووە ئەوان چیان کردو بۆی ئەم ساڵ بتوانن فێستیڤاڵەکە ئەنجام بدەن هەروەکو ساڵانی پێش ڤایرۆسی کۆرۆنا ئەتوانن ئەو کۆبوونەوەوانە بەردەوام بێ یاخود ڕێکاری تریان گرتوۆتە بەرلەوە هەڵبەت ئەم ساڵ ڕێکاری تایبەت گیراوەتە بەر یەکێک لەو ڕێکارانە تیمی گەڕۆکی پزیشکی هەیە طبعاً فێستیڤاڵەکە لە شەقامی لاکوازێت ئەکرێت لە شاریکان لە باشووری فەڕەنسا لەو ناوچەیە چەند تیمێکی گەڕۆکی تەندروستیان داناوە کە 48 سەعات جارێک بێ بەرامبەر پشکنی نەکرێت بۆ ئەوانەی کە ڤاکسینیان بەکارنێناوە هەر 48 سەعات جارێک پشکنینی تەندروستیان بۆ کرێت ینی بەکارهێنانی ڤاکسین لەلایەن بەشداربووانەوە نەکراوە بە مەرج نەکراوە بە مەرج بەڵام ئەبێ ئەو تیمە گەڕۆکانە ئەو کەسانە بپشکنن 48 سەعات جارێ بێ بەرامبەر لەبەر حاڵەتی کۆرۆنا ئەگەر ئەو کەسی کە مۆڵەتی ڤاکسینەکەی هەیە ئەو کە خۆی بە ڤاکسینەکە کوتاوە ئەگەر لە 48 ڕۆژەکە زیاتر بێت ناتوانێت بەشداری فستیڤاڵەکە بکات ئەمە ئەچێتە هینە وەکو بینەر ئەژینا ئەوانی کە بە بەشداری کە بە ڕستمی بانکێشتی فێستیڤاڵ کراون
پێشتر ڤاکسینەکەیان وەرگرتووە. بەڵێ ئاکام گرنگی فستیڤاڵی کانە چیدایە یاخود ئەو مەرجە ئەو خەڵاتانی کە لە فستیڤاڵەکەدا دابەش دەکرێن لەسەر چ پێوەرێک لەسەر چ مەرجێک دابەش دەکرێت و دەدرێن بە کێ؟ فێستیڤاڵی کان تەبعاً وەک پێشتر ئاماژەم پێیا بەیەکێک لە نایابترین فێستیڤاڵەکان لە مێژووی سینەمایەدا ئەرێت بۆ هەموو فیلمەکان لە جیهان چێبڕچیانە یان ئەو دەرهێنەرە بەناوبانگانەی لە ئەمریکایان چ لە کیشوەری ئەوروپا چێبڕچیانە بۆ ئەوەی فیلمەکانیان بچێتە فێستیڤاڵیکان و دواتر چ لە خوڕمای ئاڵتونی بنەوە کە ئەمە خەونی هەموو دەرهێنەرێکی مەزنە لە جیهانە چ لە خوڕمای ئاڵتونی. نزیکەی ساڵانان 2000 فیلم ڕەوانەی فێستیڤاڵی کانەکرێت 2000 فیلم بەڵام بەپێی شۆرت لیست بە چەند قۆناغێک ئەم فیلمانە ئەڕوات لەم 2000 فیلمە 24 فیلم ئەمێنێتەوە کە ئەم 24 فیلمە ئاچنە فێستیڤاڵی ڕسمی کانەوە چێبڕچیەکەن لەسەر بەدەستێنانی چ لە خوڕمای ئاڵتونی لە دوای چ لە خوڕمای ئاڵتونیش خەڵاتی گەورە هەیە کە ئەویش لەلایەن لیژنەی دادوەرانەوە ئەدرێت بە یەکێک لەو فیلمانەی کە خۆیان دەستنیشانیەکەن بەڵام ئەم خەڵاتی گەورە جیاوازە لە خەڵاتی چ لە خوڕمای ئاڵتونی بۆ باشترین فیلم. واتە خەڵاتی چڵە در خوڕمای ئاڵتونی تەنها بە یەک فیلم دەدرێت؟ بە یەک فیلم باشترین فیلم. جگە لە خەڵاتی گەورەشکە لایەن لیژنەی دادوەرانەوەیە تەمان ئەمە کۆتا ڕۆژی فێستیڤاڵ کە حەڤەی مانگە خەڵاتەکان دابەژەکرێت خەڵاتی باشترین سیناریۆ باشترین ئەکتەری ژن باشترین ئەکتەری کوڕ باشترین کورتە فیلم ئەمانە هەمووی خەڵاتی خۆیان هەیە. باش چەند فیلم بەشداری کردو ئاکام بۆ ئەم ساڵ چەند فیلم بەشداری بەڕسمی لە فێستیڤاڵەکە کردو چەندێکیشان ڕکابەریەکەن بۆ بەدەستێنانی وەک خەڵاتر ئاماژەم پێیا زیاتر لە 2000 فیلم ڕەوانی فێستیڤاڵ کراوە چەندیان شۆرتلیست کراوە بەڵێ 24 فیلم بەڕسمی چێبڕچیەکەن لەسەر بەدەستێنانی چ لە خوڕمای ئاڵتونی بۆ باشترین فیلم دوای ئەوەش خەڵاتی گەورەی لیژنەی دادوەران. بەڵێ ئاکەم زیاتر فیلمەکان لە چ ئەو قوڵەتانە کامانن کە زۆرترین فیلمەکانی بەشداریان لە فستیڤاڵەکەدا کردووە عێراق و کوردستانی هیچیە؟ بەداخەوە ئەم ساڵ نەوەڵا فەڕەنسا ئەم ساڵ خۆی پشتی شێری بەرکەوتووە 7 فیلم بەشداریەکەن لە فەڕەنسا. لە ئەمریکا چەند فیلمێکەیە کە یەکێک لەو فیلمانی کە چاودێران ڕەخنەگرانی بواری سینەما کە دیدیان کردووە فیلمێکی دەرهێنەری گەورەی ئەمریکا ویز ئەندرسن بە ناوی تەلەگرامی فەڕەنسی کە ئەمە یەکێکە لەو فیلمانەی کاندیدە لە ئێستاوە تەلەگرامی فەڕەنسی کاندیدە بۆ بەدەستێنانی چ لە خوڕمای ئاڵتونی جگە لەوەش ئەگەر باسێکی فیلمەکەمان بۆ بکەی ئاکام لەباری چی ئەگەر لەبارەی چیوە فیلمەکە؟ فیلمەکە زیاتر باز لە بەسەرتاتێ چیرۆکێکەکە کە زیاتر خەیاڵیە لە چلەکانە ڕوویاوە لە فەڕەنسا پشتی بە چەند بابەتێکی ڕۆژنامانیش بەستووە تەنانەت لۆکەیشن و وێنەگرتنی فیلمەکەش هەر لە فەڕەنسا بووە بەڵام دەرهێنەرەکەی ئەمریکیە ویز ئەندرسن. باشە بێژگەل لەو فیلمانەی کە فەڕەنسا خۆی بەشداری تیا کردووە بێگومان ساڵانەش کۆمەڵە فیلم هەیە پێیانەڵێ فیلمی بیانی ینی کە بەشدارەکەن لەوە غێری فەڕەنسا ئەو فیلمانە دیارترینیان کامانن. ئەوەی ئاماژەم پێەیە ئەوەی ویز ئەندرسن لە ئەمریکا کە کاندیدی شە جگەلەوە فیلمی پاڵەوان لە دەرهێنەری ئەزغەر فەرهادی دەرهێنەری ئێران کە ئەویش یەکێکە بێت لە کاندیدەکان بە هەمان شێوە جگەلەوە فیلمێک لە هۆڵەندا کە ئەویش بە هەمان شێوە کاندیدە بەڵام تا ئێستا طبعا ئەمڕۆ یەکەم ڕۆژی فێستیڤاڵەکەیە یەکلا نابێتەوە تا ئاخیر ڕۆژ باش براوەکان. ئەکەم ئەوەی لەم فستیڤاڵی کاندا گرنگە باسی لێ دەکەن کە فستیڤاڵی کان ئەم ساڵ سەرباری هەموو ئەو مەترسیانی ڤایرۆسی کۆرۆنا هەیە بەڵام بەسەرجەم چالاکیەکانی خۆیەوە بەڕێوە دەچێت واتە لە ئەگەستەیە فستیڤاڵ یاخو هەر بۆنەیە بکەین لە هەر وڵاتێکدا کە ساز دەکرێت کەمێک بەهۆی بڵاوبوونی ڤایرۆسی کۆرۆنا بۆهۆی مەترسیەکانیەوە کەمێک گۆڕانکاری تێدا دەکرێت بەڵام لە فستیڤاڵی کاندا ئەو گۆڕانکاریانە هیچی نەکراوە. هەڵبەت گۆڕانکاریەکان بەهۆی ئەوەی ناچار بوون ساڵی پار فێستیڤاڵەکە ڕاگرن پێداچوونەوەیان بە شێواز و فۆرمی فێستیڤاڵەکەش کردووە بە جۆرێک لە جۆرەکان تەنانەت بۆ ئەم ساڵ لە شوێنە کراوەکان کە فیلم نمایشەکەی ڕۆژانە بۆ بینەر ئەو پێودانگ و کۆتوبەندیان دانەناوە بۆ بینەران بەڵام لە شوێنە داخراوەکان وەک ئاماژەم پێیا پێویستە 48 سعات جارێک پشکنین بکرێ بۆ ئەوانەی کە ڤاکسینیان بەکارنێناوە.
ئاکام هیچ فیلمێک لە عێراق و لە کوردستاندا هەبووە کە هەڕەح بکرێت و بەڵام لەلایەن ئەوانە قبول نەکرایبە یاخود هیچ فیلمێک بەرهەم نەهاتووە تاکو لە فستیڤاڵی کاندا بەشدار بێت. جێ خۆشحاڵیە پێشتر فیلمێکی هونەرسەلیم دەرهێنەری گەورەی کورد بەشداری لە فێستیڤاڵی کان کرد بوو لە ساڵی 2013 بەڵام لە بەشی نمایش بەشداری کرد بوو هەڵبەت ئەمەش خۆی لە خۆیان جێی شانازیە بۆ ئێمە کە فیلمێکی لەو جۆرە بەشداری لە فێستیڤاڵەکە یاکە بەڵام لە بەشی نمایشا بوو بەڵام ئەگەر بگەڕێینەوە دواوە ئێمە لە ساڵی 1982 گەورە دەرهێنەری کورد یەڵماز گۆنای بە فیلمی یۆڵ بەشداری کرد لە فێستیڤاڵی کان و توانی ئەو کاتە چلە خوڕمای ئاڵتونی بۆ باشترین فیلم بە کە هەر لەو ساڵەیە چەندین دەرهێنەری مەزن لەسەر ئاستی ئەمریکا وڵاتانی ئەوروپا ڕکابەری یەڵماز گۆنایان نەکرد بەڵام دوجار یەڵماز گۆنای خەڵاتەکەی برد. ئەکەم با دوا پرسیارە لێ بکەین ئەو دیارترین ئەو ئەکتەر و دەرهێنەر و ئەوانەی کە لە بواری فیلمسازی و سینارستەکانن ینی دیارترینیان چێن کە بەشداری ئەکەن وەکو میوان یعنی وەکو کاچنە لەم ساڵا چنە ناو فێستیڤاڵەکەەوە. بەڵێ ئەم ساڵە خەڵاتی ڕێزلێنانی چڵە خوڕمای ئاتونی هەیە بۆ ئەو هونەرمەندانی کە ساڵانێکی زۆرە بەدەیان کاری هونەریان پێشکەش کردووە. یەکێ لەوانە خانمە ئەکتەری سینەمای ئەمریکی جۆدی فۆستەرە کە ئەم ساڵ خەڵاتی ڕێزلێنانی ببەخشرێت. هەروەها مارکۆ بیلۆکیۆ لە ئیتالیا کەیچێکە لە دەرهێنەرە مەزنەکانی ئیتالیا ئەویش بە هەمان شێوە خەڵاتی ڕێزلێنانی پێبەخشرێت. جگە لەوەش لەسەر ئاستی بەشداریکردنی و ئەستێرانە لەم ساڵدا ئەوەی کە تا ئێستا بەدی ئەکرێت شۆمپێنە کە ئەکتەر و دەرهێنەری سینەمای ئەمریکیە لەگەڵ بە سەدان ئەکتەر و دەرهێنەری تر لە وڵاتانی تر بەشداریەکەن لەم ساڵە. دەست خۆش سپاس بێەوە بێگومان دەست خۆش چاوان بێگومان ئاکام لە ڕۆژانی داهاتوە بە بەردەوامی بە دڵنیایی ئێمە لەم ڕۆچون بۆ کانەکە لەم ڕۆ بەڵێ هەتاوە خۆشی هەر ئامادەکار و بێژەری بەڵێ ئەمڕۆ راپۆرتمان ئامادە کردو بۆ هەواڵە هونەریەکان و باەک پرسیاری ئەخیری لێ بکەم فەرموو حەز ناکەی ساڵێک لە ساڵەکان ینی هەر بچیتەکان ینی هەر بیبینی ئەو شوێنە ببینی بۆنە خۆشە ئەکتەری ها بە دڵنیایی خەونی هەمومانە دەست خۆش بێ سپاس دەست خۆش بۆ ئاسەکەوتون بێژەر و ئامادەکاری هەواڵی هونەری لە کورسانی و سپاس دەکەین. سپاس بۆیەوە. بەڵێ ڕەنج چێنەی هەواڵە جیهانیەکان پێم وابێ هاوڕێیان ئەڵێن ئیتر بەرنامەکە کۆتای کاتمان دەما تا بەڵێ.